ئەمڕۆ لە تەواوی عێراق وەرێمی کوردستان هەڵبژاردننی تایبەت بە هێزە ئەمنیەکان بەڕێوە چوو. چەندین هەواڵی جیاوازم لە ناو بنکەکانی دەنگدانەوە بۆ پێناون. سڵاوتان لێبێت. نەوەک ئێوەش بەسەرتان بێت ئەمڕۆ لە کاتی ئەزلایڤێکی پەیامنێری 964 لە قوتابخانەی ئامادەیی شیرینی کچان لە سلێمانی سندوقێکی دەنگدان دەردەکەوێت کە وەرەقەکە قبول ناکات و فڕی دەداتە دەرەوە. یەکێک لە چاودێرانی کۆمیسیۆن لەو بنکەیە بە 964 وت لە سێ حاڵەتدا سندوقی دەنگدان وەرەقە قبول ناکات. یەکەم ئەگەر چاوی سندوقەکە پیس بێت، دووەم ئەگەر وەرەقەکە نوشتا بێتەوە و سێمیش ئەگەر بەلاری وەرەقەکە بخەیتە ناوی وەری ناگرێت و دەیخاتە دەرەوە. جابۆیە دوو سبەی چوون بۆ دەنگدان ڕەچاوی ئەوانە بکەن تا ئەو وەرەقەی پڕی دەکەنەوە بە ئاسانی بچێتە ناو سندوقەکەەوە و دەنگەکەتان نەژمار بکات. ئەوە لە کاتێکدایە ئەمڕۆ لە دەنگدانی تایبەت لە کاتژمێر 7 بەیانی هێزە ئەمنیەکان چوون بۆ دەنگدان بەلایەن و کاندیدانی خولی شەشەمی پەرلەمانی عێراق و دەنگدانەکە تا کاتژمێر 6 ئێوارە بەردەوام بوو. پێشمەرگەیەک لە بەردەم بنکەی دەنگدانی ئەحمەدی خانی لە هەولێر دوایەوەی دەنگی داوە پیکابەکەی کە پڕە لە قوماشی جلی کوردی پیاوان و شەڕواڵی کوردی هێناوێتی و دەستی کردووە بە فرۆشتنیان و دەڵێت کاسبی عیب نییە. مەهدی مستەفا کە هەم پێشمەرگەیە و هەم کاسبکار بە 964 وت من خۆم ڕۆژانە بە پیکابەکەم قوماش دەفرۆشم، ئەمڕۆژ وتم با هەم بڕۆم دەنگ بدەم و هەمیش کاسبەکەم بکەم. ئەوەی دەیفرۆشەیە قوماشی جلی کوردی و شەڕواڵی پیاوانە و خۆی باسی کرد ئاورەکانم هەر لە زوو دەزانن ئەم کارە دەکەم و دەستخۆشیان لێکردم و من خۆم ئەم کاسبێ دەکەم و کاسبی عیب نییە. لیژنەی ئەمنی قەزای چەمچەماڵ ئەو دەنگدەرانی پارێزگای کەرکووک ئاگادار دەکاتەوە کە دانیشتووی قەزاکەیانن دەتوانن لە ڕۆژی دەنگدان بچنەوە کەرکووک و خەمی سەر و ماڵیشیان نەبێت. لیژنەی ئەمنی چەمچەماڵ دەڵێت ئاگادارەکە بۆ دڵنیاییدانە بەو خێزانانەی کە لە کەرکووک دەنگ دەدەن و لە چەمچەماڵ نیشتەجێن هەر بۆیە داوایان لێ دەکات لە ئەمڕۆ بچنەوە کەرکووک و دەنگی خۆیان بدەن. ژمارەیەکی زۆری کەرکووکیەکان لا دەوروبەری شارەکە و چەمچەماڵ نیشتەجێن. لیژنەکە دەڵێت خەمی سەر و ماڵتان نەبێت. سەد جەم هێزە ئەمنیەکان لە ئەرکدا دەبن و دڵنیایی دەدەین کە هەموو شتێک پارێزراو دەبێت و مەفرەزەکانی یاسایشی ڕۆژاوای سلێمانی لە ناوەندی قەزای چەمچەماڵ و ناحیەکان دەوریاتی بەردەوامیان دەبێت لە گەڕەک و کۆڵانەکان و ڕوبەڕووی هەر حاڵەتێکی دزی و ناشارستانی دەبنەوە و ئاسایشی سنوورەکە دەپارێزن. لا بەردەم بنکەکانی دەنگدان لە گەرمیان ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوە دانراوە. وتەبێژی بەرگری شارستانی گەرمیان دەڵێ بۆ هەر حاڵەتێکی نەخوازراو ئەو ڕێکارەیان گرتوتە بەر. ئیبراهیم محەممەد وتەبێژی بەرگری شارستانی گەرمیان بە 964 وت لە بەردەم هەموو بنکەکان ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوەمان داناوە بۆەوەی هەر حاڵەتێکی نەخوازراو ڕوویدا بتوانین بە زووی کۆنتترۆلی بکەین و کاریگەری نەبێت لەسەر پرۆسەکە. ئەمڕۆ یەکشەممە 9 یانزەی 2025 دەنگدانی تایبەت بۆ هەڵبژاردننی هەڵمجوومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە چوو کە زیاتر لە 1 ملیۆن هێزی چەکدار مافی بەشداریان هەبوو. هەر یەک لە کارمەندانی وەزارەتەکانی ناوخۆ و پێشمەرگە دەستگا و ئەنجومەنی ئاسایش وەزارەتەکانی بەرگری و ناوخۆی عێراق دەستەی حەشدی شعبی دەستگاکانی ئاسایشی نیشتیمانی هەواڵگری و دژە تیرۆر و دەستەی دەروازە سنووریەکان و ئاوارەکان دەنگجاندا. سەرنج ڕادەکەشم بۆ هەواڵێکی دیکە کە پەیوەندی نییە بە هەڵبژاردنەوە. ئەمڕۆ لە گەرمەی هەڵبژاردنەکانە کردبوونەوەیەک ئەنجامدرا لەلایەن قوتابیانی خوێندنی ئیسلامیەوە لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵای هەرێمی کوردستان گردبوونەوە و داواکاریان هەیە. ئەم قوتابیانە دەڵێن ئێمە پێشتر لەسەر ئەو قوتابخانانە بووین کە لەسەر وەزارەتی پەروەردە بوو بەبێ کێشە کە تەواومان دەکرد دەچوینە زانکۆکان لە کۆلێژی ئیسلامی وەردەگیراین و درێژەمان بە خوێندن دەدا. بەڵام ئەوە چەندێکە ئێمە خراوینەتە سەر وەزارەتی ئەوقاف بۆیە کە تەواوی دەکەین قوتابخانە لە زانکۆکان و کۆلێژی ئیسلامی زانکۆکانی سەر بە وەزارەتی خوێندنی باڵا وەرناگیرێن و دەبێت دانیشین. بۆیە ئەوان داوا دەکەن چارەنووسیان نەکلابێتەوە. یەکێک لەو قوتابیانە بە 964 وت ئەوان ژمارەیان زۆر زۆرە. ئێستا کێشەکەیان لە نێوان وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی ئەوقافدا دەبێت یەکلای بکرێنەوە بۆی خوێندنیان نەفەوتێ وەکو جاری جاران بتوانن لە کۆلێژە ئیسلامیەکان درێژە بە خوێندن بدەن. سەبارەت بەو بابەتە 964 پەیوەندی بە عەباس ئەکرەم وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەرێمە کرد. ئەو وتی بڕیارەکە تەواو یاساییە ئەوان
پێشتر ئێستا لەسەر وەزارەتی ئەوقافن بۆیە ناکرێت و پێمان ڕاگەیاندون کە پەیمانگای ئەو قوتابیانە 2 ساڵە سەر بە وەزارەتی خوێندنی باڵایە نەک خوێندنی حوجرە و قوتابخانەکانی ئیسلامی بێن و لە زانکۆکان بخوێنن. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شاد بۆ هەموو لای.